ئیماندارانی خۆشەویست، باسی دووەممان بابەتێکی ترە لە خزمەتی جەنابتانە، باسی کۆچی گەنجان مەشهورە و ئەم هەفتەیە هەموومان سەرقاڵ بووین بەیمە و مسڵمانە خۆشەویستەکان لە هەر باوکێک لە هەر دایکێک لە حکوومەت بە تایبەتی ئەبێ ئەمە چارەسەری ڕیشەیی بۆ بکەین، ئەگەر وا نەبێ گەنجمان بەدەست بۆ نامێنێ. تەئکیدتان لێبێ، چونکە گەنجان زۆر بێئومێدن، گەنجانمان زۆر بێئومێدن، لە ڕادە نەماوە بڵین حەزیەکەی ڕۆیشتنەوە گەنجەکانتان بانکەن، کوڕەکانتان کچەکانتان لیان بپرسن، بزان چەنێ ئومێدیان ماوە بەم ژیانەی کە من و تۆ هاین، بەڵام دەری نابڕن هەمووی لە دڵیانە گەنجەکان. چەنەها ئەمە لەم هەفتە قسەمان کردووە لەگەڵی هەموویان، ئەوانەی کە ڕۆیشتون ئەوانیشی کە ماون چەنێ بێنازن. ئەبێ هەموومان بەیەکەوە غەمیان بخۆین ئەو گەنجانە، چونکە ئەگە غەمیان نەخۆین بە تەئکید خراپتر ئەبێ و خراپتر ئەقەومێ، ئەو کاتە لە دەستمان دەرەچێ. هۆکارەکان چین؟ ئەو گەنجانەی بێئومێدن، یەکێ لەوانە هۆکاری بێکاری. گەنجێکە 20 ساڵە 25 ساڵە تەمەنی خەرج کردووە لە خوێندن و خوێندەواری، ئێستا هاتووە وەک کەسێکی نەخوێندەوار لە ماڵە دانیشتووە. بە تەئکید کەسێکی نەخوێندەوار ئەمڕۆ تەعین دەکرێت لە شوێنەکانی تر ئەم خوێندەوارە دانیشەوە بێت تەماشا بکە. گەورەترین ناومێدی ئێمە لای گەنجەکە، ئەڵێ خۆزگایان نەم خوێندایە، نەخوێندەوار بووایان باشتر بوو. ئەم حەمکازیەتە کە باوک کە دایک ئەیدا لەگەڵ ڕۆڵەکە و مناڵەکەیدا عاقیبەتەکەی و بێتە ماڵ دانیشێ، ئەی چۆن وابێ؟ ساڵێ 2 ساڵ 10 20 30 40 چۆن وابێ؟ ئەبێ هەروە بێ بڕوا؟ چۆنە بێ وڵات ئاوا ئەبێ؟ نابێ. ئەبێ ئێمە بە تایبەتی لەسەرەوە تا خوارەوە، یان ئەوەیە ئەمە عیلاجێکی بۆ بکرێ، عیلاجێکی ڕیشەیی نەکاتی، کاتی سوادەی نییە. دووەمیان نەعەدالەتی لە نێوانی گەنجەکاندا. گەنجێک ئەمڕۆ پشتی هەیە و دەستی ڕوا و مەسوولە لە پشتی و فڵانێ و فیسانەیە، هەموو شتێکی فریە. ئەوەی داما و نەکبەت و قوربەسەرە هیچی فری نییە. نابێ ئێمە ڕاشکاوانە قسە بکەین، لە دڵسۆزیش قسە ئەکەین. مەبەستمان ئەوە نییە خوانەکە یا حکومەت یان خەڵک بشکێنیە، نە، ئەمانەوێ زامارەکە دیاری بکەین و دەواکەیشی دانین. نا، با یەکسانی بێ، ئەو گەنجە خەت ئامادە نییە وڵات جێبێلێ. کوڕەکەی من و کوڕەکەی تۆ بەڕێژە بێ، بە یەکسانی بێ، لە یەک شوێن، لە یەک کات، لە هەموو شتێک، ئەو کاتە ئەو گەنجە ناومێد نابێ. سێهەمیان ئینسان کاڵێن گەنجان هەتا خوێندن تەواو دەکا پارێکی زۆر سەرفەکە، بە تایبەتی ئەو کەسانەی لە ئەهلین و غەیری ئەهلینش. ئەبینی دوای ئەوە شتێرەکە هیچی بۆ نییە و هیچی بۆ نابێ. و چوارەمیان عەدالەت. مسڵمانە بەڕێزەکان، خوا وڵاتێکی مسڵمان، کەسێکی دیندار لە خوا ترس ڕابەری وڵاتێک بێ، بەڵام ناعەدالەت بێ، خوا خۆشی ناوێت. ئەم قسەی من گوێ بگرن بەدڵ، چی ئەڵێم غەڵەت تێ نەگەن. کەسێک بێ حکمی خوا و قورئان و حەدیث بکە، بەڵام لە حکومەکەیدا ناعەدالەت بێ، خوا خۆشی ناوێت. کافرێک حکم بە قورئان نەکا و بە سونەت نەکا، بەڵام عەدالەتی هەبێ، خوا خۆشی وێ. عەدالەت زۆر گرنگە، لە هەموو شتێکە عەدالەت بی. تو عەدالەت نەماتەوە و گشتی تێکە چێ. بۆیە گەنجان تەماشا ئەکەن، هیچ نابین. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم لە مەدینە، لە مەککە، وتی بچن بۆ حەبەشە، لە ناو کەسوکاری خۆی، لە ناو قەوم و ئەحباب و خۆشەویستی خۆی، لە ناو دۆستی خۆی، لە ناو عەشرەتی خۆی، بنەماڵەی خۆی، وتی بچن بۆ حەبەشە. بۆ وتی بڕۆن؟ لەبەرەوەی لە حەبەشە وڵاتێکی موسڵمانە؟ نەخێر. لەبەرەوەی مەلیکی حەبەشە حکم بە قورئانەکە؟ نەخێر. پێغەمبەری خوا وتی بڕۆن بۆ حەبەشە، چونکە لەورە مەلیکێکەیە، زوڵم لە هیچ کەسێ ناکە، ناعەدالەتی ناکە. چیمان فێرەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم؟ چونکە ئینسان گەرێکیتی بژی، من ئەمەوێ بژیم، ئەو گەنجەوێ بژی. تەمەنی گەورە بووە، ژیانی گەنج زۆر شتی ماوە لەسەری. قایل نابێ وەک من و تۆی باوک،
تۆ باوکی من باوکم ئەمڕۆ قایل نابین بەو چەند شتێک و ئەو چونکە شتی لە بەردەستە شتی هەیە ئەگە بەو شتانە نەبێ چونکە بانی زەواجی لەسرە ماڵی ئەوێ ژیانی ئەوێ حاڵی ئەوێ ئەمانە ناکری ئەگەر ئاوا بێ ئەبێ وریا بین. خاڵێکی تر لەوانەیە بۆچی گەنجان ئاوا بێمەیوسن ئەو شەوەیە کە گەنج زۆر توانای هەیە ئەبێ توانەکانی بەکاربێنی ئەجات و گەنجەر دانیشێ وەک من و تۆ ناکرێ و ناگونجێ هێزی وڵات گەنجە بربڕەی پشتی وڵات گەنجە تۆگە گەنجەکەت ڕۆیشت تەواو ژیانت نامێنێ وڵاتت دەکەوێتە مەترسیەوە کێ دیفاع لەم وڵاتەکە گەنجەیکە بە بازووی گەنجەکرێ هەموو شتێ با بازووی ئەو گەنجە جوانانە ئەکرێ ئێمەخول ئەو گەنجە جوانانە بەربەرچاوی هەمومانەوە هەمویان سەرخۆی هەڵگرێ بڵێ ئامادەم بچم بۆ جەهەنەم ئامادە نیم بێمە وڵاتەکەی خۆم ئەمە چی وای لێ کردووە ئەم قسانەکە ئەمە چی وای لێ کردووە یعنی ئەبێ لە دڵەوە ئەمە چی بێ ئەبێ هەمومان غەمێ لە گەنجەکانمان بخۆین بڕواتان هەبێ غەم نەخۆین خراپترە بێ ئەو گەنجانە بێ دڵیان بدەینەوە هەمومان هەلیکاری بۆ دروست بکرێ و زەواجی بۆ هەڵڕخسێ ئێستا تۆ تەماشاکە نسبەی زەواج نەما ئیمانداران زەواج نەما لەمایەکا دوو کەس ژن نایەنێ بەڵام تۆ بڕوە لە عێراقا لە یەک دەقا تەلاقی ڕووەدا لە یەک دەقا ئەحسایی کراوە لە عێراقا لە یەک دەقا تەلاقی ڕووەدا لە دوو دەقا دوو تەلاق سێ تەلاق چوار تەلاق گشتی کۆمەلگا خەریکێ لە ناوە چێ لە لێواری مەرگی نیە ئەگە فریای خۆمان نەکەوین ئەبێ ئاوڕێ بدەینەوە بە دەوری خۆمانە ئێمە وڵاتمان بەرەو کوێ چێ ئەو گەنجە دڵسۆزانە ئەو چاوگەشانە ئەمانە چۆنە بێ ئاوا کەس لایەکی لێ نەکاتەوە من تێناگەم ئەم گەنجە جوانانە ئەگەر کەس لای لێ نەکاتەوە بڕواتە نەبێ هەموومان زەرەرەکەین چی حکومت بێ چی باوک و دایک و هەمووی بێ هەتا ئاگاتە خوارەوە و خاڵێکی تر شەوانەیە کە ئینسان کە تایە دروستێکە ئەوەیە کە هەموو شتەکانی تر کە ئاسانکاری بکرێ بۆ گەنج لە هەموو بارێکە ئێمە لە وڵاتمانە هەلی کار تێ هەلی کار چەند گەنجی خستەتە سەر ئیش کار کوا ئەو گەنجانەی کەوا بێمەعیشەتن کوان هەلی کار کوا هەرێژن هەلی کار هەیە و هەلی کار کوا گەنجەکان کفری چەندێکی شاری کفری گەنجەکان بێنە لە سەدا چەندێکی هەیە هەمووی ئەم شاری هەجێلە هەڕای کرد چونکە بۆ ئیشی دانەما کاسبیتیانەما ئەی ئەو گەنجانە چۆنە بێ یعنی نابێ ئیشێ کارێکی بۆ بکرێ ناکرێ ئەبێ تۆ هەلی کارەکانش بۆ ئەو کەسانە بێ کە هیچ ئیشان نییە کوڕەکەی من تەعینم کوڕەکەی مندا منە خێرە من تەعینم کوڕەکەمش کاکە ڕۆیدانەی لە شوێنێتر ئەی ئەوەی کە تەعینیە باوکو کەس و کاری ئەی کوڕەکەیشی لە شوێنێ دانانەی بەچی بژی ئەی بەچی بڕاتە ڕێوە ناکرێ لەبەرێ من دەستمە ڕوا کاکە کوڕەکەی خۆم دانم لەبەرێ فڵان دەستی ڕوا کوڕەکەی خۆی دانا ئەوانەی دەستی ناڕوا چی بکەن لە وڵاتە هەتا کەیەوانەی کەوا پارەیان هەیە یارمەتیەوانە ئەدەن ئەوانە چی بکەن هەتا کەی ئەمە کۆکەینەوە نەکاگە لە هەر ماڵێکە هەلی کار هات هەر ماڵێ هیچ موچەی نییەوە دانم مستحق یەکەم کەسەوەیە نەکوڕەکەی من خۆم تەعینم خێزانم تەعینە ملیۆنیمێ 2 ملیۆن مامۆستا یان موظفی وایە 2 ملیۆن دینار وەرەگرێ پێویست ناکە کوڕەکەی تەعینکەی ئەگە ژنی ناوەردە بێ ژنی ئاوردە بێ قەینا بەڵام هەیە لەو داماوترە بێ بگڕێ عەدالەتێ دروستکەی لە ناو ئەوەدا دای بنەی بە جوانی بۆ ئەو گەنجانە هەمووی سەرخۆی هەڵنەگرێ وای لێ نەیە کە هەمووی چی بێ هەمووی وڵات جێبێلێ خی گەور ڕەحم بە مولایەکمان بکە عاقیبەت خێرمان بکە لەشمان ساق بە گەنجەکانمان پڕۆمیەت بکە